ئێستا ئەوانە حەیبنەبی و چکابرە گوتی لە هەردوو دین بوونە. لە گەڕەکی ئیسخەڵای سنتەری شاری سۆران وا دیارە قوتابخانەیەک دروست دەکرێت پێرە پێویستی بە قوتابخانە بوو ئێستا قوتابخانەیەک دروست دەکرێت ئەو شوێنێک کە قوتابخانەی لێ دروست دەکرێت 5 ماڵ یاخود 5 خانووی ئەم گەڕەکەی پێویستە ئەکەوێتە بڵێم سنووری قوتابخانەکە ئەکەوێتە ئەو شوێنێکە قوتابخانەکەی لێ دروست دەکرێت و ئەو 5 خانووە تێکە درێن لە دوایەوەی کە بڕیاردراوەکە خاوەنی ئەو 5 ماڵە خاوەنی ئەو 5 خانووە قەرەبوو بکرێنەوە و هەر لێرە زەویان پێ بدرێت زەویشان بەسەردا دابەشکراوە بەڵام لە دوایەوە چەند ڕۆژێک پێشی ئێستا خاوەنی ئەو خانوانە کە ویستویانە بێن زەویەکانیان بکەن بە خانوو یاخود ئیشی تێدا بکەن زەویەکان خاوەنی بۆ پێیا بووە خود بڵێن خاوەنی تری هەیە ئێستا خاوەنی ئەم خانوانە گرفتیان هەیە و دەیانەوێت چارەسەری کێشەکەیان بۆ بکرێت جا من زانیاری زیاتر قسە لەگەڵ مام ئەزوەرەکە مامەزەر کە خاوەنی یەکێک لە خانوەکان ئەگەر مامەزوەر وا بڵێم تا چیتان پێوترا سەرەتاوە ئێستا بۆچی ئەو زەویانەی کە بەس بۆیەوە دابین کراوە بۆ چۆنە خاوەنی لێ پێیا بووە بەقورعان ئەو خانوانە و چکابرا گوتی نییە ئەوەلین ئەوانە ساحیبیان هەبوو ئەو حەردانە برێم تقریبان 17 ساڵ فرۆشاینە ساحیبیانە بووە نەیانتوانیەوە بکەنە خانوو لە بەخاتی کێشەی مەکتەبێ 5 خانوو کرانە لە ساحەی مەکتەبێ ئێستا دەیانەوێ مەسەن مەکتەبەکە دروستکردن مەکتەبی بۆ دەرچووە مەکتەبی منداڵان دەیانێ مەکتەبەکەی دروستکەن ئێستاش ئەو 5 خانوە ویستیان قەرەبوویان بکەنەوە 5 هەردیان لە تەنش بدەنێ هەر لە لای سەرەوەن یعنی برێم 20 میترێک لە خانی خۆیان دوور هەردیان بدەنێ هەردەکانیشان بۆ دیارکردن شۆفەری شارەوانی هات یعنی گەلابەی شارەوانی هات جێگیان لە خۆشکردن جێگیان خۆش کرد هەردەکانیان خۆش کرد حاصلیان کرد وەڵحاصل بتوانن دە پێش دەنگدانێ بەرنامەکە بوو چی دەنگدان خەلاص بوو پادەکدانێت ماشە کە حەرزەکە هەموو تاپۆیان کردوونە یعنی هەر خاوەنی دیکەی هەیە ئەو هەردی تاپۆکرایی کەسێکی دیکەیاندایە بەوانەوە ئێستا ئەوانە حەیبنەبی و چکابرە گوتی لە هەردوو دین بوونە لەولا هیچ ساحیبی هەیە هەردی خۆ ناچن دەگە ساحیبی هەردەکەی کێشەی دروستکەن هەردەکان پێشی ئێستا کردانێن 17 ساڵ پێشەوەی کردرانەوە ساحیب کڕیتی بەحزیان 3 قەت حەشیان تاپۆکراینە 3 قەت تاپۆنە ئێستا ساحیبی هەردەکەی تاپۆی هینایە و ئێستا هەردی خۆش کردێ و بناغی لەسەدانەوە ئەو دیواری لێکن بادلۆی لێکن باشە هەردی تاپۆ چۆن دەکرێت هەردەچی تاپۆت و تاپۆیکەی و لەباتی قەرەبووی بدێ بە کەسەچیتی یعنی ئەوە چێشە دروستکردنا ئەو شوێنەی خانوو ئێوە پێشتر ئێوە کڕیوتانە زەوی خۆتان بووە ئەوە کردرا هەمووی کردا مەسم بەعزە کەسەکە بۆ فرۆشێتی سەر بەخۆی یعنی بێقانون بوو کڕێنە والله ئەوە تقریبا نێشکێت و 20 ساعتی 20 ساعت ڕێک نەبووە پێش ئاویشیان داینێ و کارەباشانە داینێ و چێشەش نەبووە فەرمووەم و ئەو کارەبان درایتێ ئەتو هەردەکە مشکلەی هەیە بۆ ئەو کارەبای دەی بە کابرای ئەگە زانی هەردی مەکتەبی ساحی مەکتەبی ئەو کارەبای مەدێ ئەگە ئەو کارەبادا یعنی ئەو خانووە ئەبیتە ڕسمی ئەتوگە ئەو کارەبادا بە کابرای پاشی 20 ساڵی ئەو زاهاتوونە دەرن وەڵام مەکتەبە ئێمە خانوەکان خراپەکەین باشە بەسەر چاو خانوەکان خراپکەن بەس قەرەبوویان دەنێ بەس قەرەبوو دایتی هەردی خەلکییان مەدێ هەردی تو مانەداتە من هەردیتون بۆ چیە خۆ نام چێشەی لەسەر تو 17 ساڵە پارەی خۆت نواند و عرضت کڕیە دوایش توی تاپۆت کرد و ئەم هەردی تاپۆی تو گۆتوانم داگیر کەم مەتوانم با حکومت جی بمداتی من ناتوانم لەسعری توخانی دروست کەم وڵای لایەنی فەوری ئەڵێن ئەگە لێرەشتان نەدەینی لە جێ شیرکەتان نەدەینی ئەمەش ئەمانەوێ هەر لێرەمان بدرێتێ ناکرێمە ساحیبخانی بین پاش 20 ساڵ ئەمە لێرە دەربکرین خەڵکە شیرکە لێرە هەرزی بدرێتی ئەوە بکرێت بەڵام ئەمە لە جێ شیرکە بارە بکرین ئەمەش ئەومان نایەت کە ئێرە وعدیان بەمەدای ئێرە بدەنەما ئێستاشمان لێر پاش گەز بووینەتەوە ئێستاژمە 5 ماڵن لەو خانیانە داین ئەمە دەمانەوێت کە لێرەمان هەرزەکەی بدەنێ کە نەمان دێنێ ئەمەش لە خانی خۆمان داوین خانەکانی لە بۆ مەتاپۆکەن ئەمەمان نێدەدەنەوانیش با بدەنەوانیش بەڵام بە ئەمەش تاپۆکەن با ئەمەش خەرە بکەنەوە